سوپای عێراق نەرایەتی ئێمە ناکەوت خەڵکی کوردی شاری کەرکووک بۆیە ئەو مامەڵەکردنە هەمووی خەڵکی خواروی عێراقن خەڵکی عیمارە و بەسڕە و ئەو منتیقانن و بەرامبەر کوردایەکەن ئەوان بە دەستکەوتی ئەزانن کە کورد بچەوسێتەوە هەمیشە کەسانەی بیرۆکەی بەعسی فاشیسم و بیرۆکەی نەتەوەپەرستیان هەڵگرتووە نیەتی پاکیان بەرامبەر کورد نییە بۆیە ئێمە لێرە ئەوەی تێبینیەکەین سوپای عێراق مامەڵەکردنیان لەگەڵ جوتیارانی کوردی تۆپزاوەیە بە شێوەیەکی خراپە داواکارین ئەم جۆرە هەڵسوکەوتانە ڕابگیرێت داواکارین ماف بدرێتە خاوەن مافەکان کە خاوەن ماف خەڵکی تۆپزاوە و خاوەن زەوی و جوتیارەکانە و ماف ئێمە خاوەن مافین کە خاونەکەمان جاگی کراوە ئەو خاونەی کە بۆ زەنابتان باسمان کردەوە گوتم ئێستا تۆپزاوە لە بڕی ئەوەی کە ئێستامە بێن دانشین باسی کێشەی سوپا و ئەم پێشەکاریانە بکەین دەبایە تۆپزاوە ئێستا قیرتایی بۆ زیاد بکردایە دەبایە تۆپزاوە کچە و کوڵانەکانی کۆنکرێت بکرایە دەبایە تۆپزاوە گەنجەکانی دەرچۆکانیان تعیین بکرایە بەڵام بەداخەوە هیچ لەم بابەتانە نەکراوە یان ئەوشی کراوە وەکو پێویست نییە بۆیە داواکارم لە زۆربەی بەپرسان بە تایبەتی بەڕێز پارێزگاری کەرکووک سەردانی ئەم سنوورەش بکات و خزمەتگوزاری ئەوادانی بگەێنێتە ئەم سنوورە داگیرکردنی خانۆکەی ئێمە لەلایەن سوپای عێراقەوە بە هۆکاری با بڵێن تەداعیاتی ئەمنی